ڕێنمایە پێشنیارکراوەکان بۆ ڕێگری لە نەخۆشیەکانی هەناسەدان و بە تایبەت کۆرۆنا. خواردنی سەوزەوات لە ڕۆژێکدا 3 جار جگە لەو سەوزەواتانەی نیشاستەیان تێدایە. ڕۆژانە 2 دانە میوە بخۆ لە هەر جۆرێک بێت گرنگ نییە، چونکە سوودی تایبەتی خۆی هەیە. خواردنی ڕۆژانەی سەڵاتە یان تێکەڵەی سەوزەوات بە ئاوی لیمۆ یان ئاوی نارنج. بەکارهێنانی ڕۆژانەی کوولەکە یان گێزەر لە ناو ژەمە خۆراکیەکاندا. بەکارهێنانی پیازی کاڵ لە کاتی نان خواردن بەهۆی بوونی ڤیتامین سی تێدا. دوورکەوتنەوە لە خواردن و بە تایبەت شلەمەنیەکان لە شوێنە گشتیەکاندا. دوورکەوتنەوە لە خواردنە خێرا و چەور و قورسەکان. کەمی خۆراکی و کەمی ڤیتامینەکانی سی و ئی و دی ئەگەری توشبوون بە نەخۆشیە جیاوازیەکان و بە تایبەت نەخۆشیەکانی هەناسەدان و کۆرۆنا زیاتر دەکات. بە هیچ جۆرێک ئەو خواردنانە مەخۆن کە بە تەواوی نەکوڵاون. سوود وەرگرتن لە سەرچاوە پرۆتینەکان لە ناو ژەمە خۆراکیەکاندا وەکو هێلکە و پاقلەمەنیەکان.